لە هەولێرەوە هاتووم زۆر دڵخۆشم کە لەگەڵ سوارسازەکانی برایانم من وەکو ئەسپسوارێکی بچووک لەگەڵیانم زۆر جار بەشداریم کردووە لە فیستیڤاڵی ئاکرێ و ڕانیە و نەورۆز بەشداریم کردووە. لە پێش بڕۆمیانە ڕۆی بەشدارین لە فیستیڤاڵی بەفێل لە بناری کۆدۆ وەروە لە بناری چای حەساری سەکران و لە قەزای چۆمان. ئێمە ئەوڕۆ کۆنفێدراسیۆنی شاخەوانی کوردستان بە دوو چالاکی جیاواز بەشدارین لە فیستیڤاڵەکە. یەکێکیان وەکو یاری خلیسکێنیەکان بە تایبەتی سنۆبۆڕ و یەکێکیان وەکو شاخەوانی و هەروەها پێشتەوەی جیاوازترە لە فیستیڤاڵەکانی تر ئەمەیە کە پێشتر یاریزانەکانی دەرەوە بۆ فیستیڤاڵەکان داتن، بەڵام ئەوەی جێگای دڵخۆشیە کە ئەم ساڵ جیاوازترە کە یاریزانەکان هەمووی یاریزانەکانی خۆمان و وەروە یاریزانەکان لە ئاستێکی باڵا و لە ئاستێکی پێشکەوتودانە.